اردنگاری زمان چاند باوری یکه یعنی ایرا رادیو دنگی گله بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەمبە 9 ئەیلولی 2024تان پێشکەش دەکەم. سوپای داگیرکاری تورک و گروپە چەتەکانی گوندەکانی ڕۆژاوای تەلتەمەریان باچڕی بردومان کرد بە تایبەتی گوندی تەڤێڵە. ئاژانسی هەواڵی هاوانیوزڕای گەیاندووە دەوڵەتی داگیرکاری تورک و گروپە چەتەکانی تۆبارانەکانیان لەسەر تەلتەمەر فراوان کردووە و ئەمڕۆژ باچڕی تۆبارانی گولدی تەلتەوێڵ و تەڤێلەی ڕۆژاوای تەلتەمەریان کردووە. تا ئێستا لەبارەی زەرەر و زیانەکانی تۆبارانەکانەوە هیچ زانیاریەک لە بەردەستا نییە. لە شاری عامودای کانتۆنی جەزیرە دژی هێرشی داگیرکاری دەوڵەتی داگیرکاری تورک و سیستەمی ئاشکەنجەی ئیمراڵی سەر ڕێبەری گەلی کورد ڕێپێوانێکی جەماوەری ئەنجامدرا. ئەندامانی دامەزراوەکانی ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بزوتنەوەی گەنجانی شۆڕشگێڕی سووریا و چەندین هاوڵاتی بەشداری ڕێپێوانەکە بوون. ڕێپێوانەکە لە گۆڕەپانی شەهید جیهاد تا ناوەندی بزوتنەوەی گەنجانی شۆڕشگێڕی سووریا بەردەوام بوو. لە چالاکیەکەدا ئەندامی بزوتنەوەی گەنجانی شۆڕژگێر سوهام حەسەن ڕاگەاندراوێکی خوێندەوە و هێرشەکانی دەوڵەتی تورکی بۆ سەر هەرێمەکە هەروەها سیستەمی ئەشکەنجە و قڕکردنی ئیمراڵی شەرمەزار کرد. تیایدا لە ڕاگەاندراوەکە ئاماژێبەوە کرد گەلی هەرێمەکە بۆ بەدەستهێنانی سەرکەوتن و ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد بەردەوام دەبن لەسەر ڕێگەی شەهیدان. بە گوێرەی زانیاریەکان لە گوندی مەرەنازی ساری شەڕای سەربا کانتۆنی ئافرین شابە درۆنێکی خۆکوژی دەوڵەتی داگیرکەری تورک کەوتۆتە خوارەوە. هەروەها لە گوندی تەنەبێی هەمان شار درۆنێکی دیکەی خۆکوژی دەوڵەتی داگیرکەری تورک تەقیوەتەوە. لە ئەنجامدا جگال لە زیانی مادی هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتوتەوە. هەروەها بە گوێرەی زانیاریەکان دەستگای هەواڵگیری تورک میت و هێزا میلیشیایە چەتەکانی کە بە ناوی پۆلیسی سەربازی ناسراون ڕۆژی 3 ئەیلول 3 کەسی دیکەیان لە ئافرین فراندووە. بە گوێرەی و زانیاریانە سەلاح ئەحمەد، محەممەد محمود عوسمان و محمود عوسمان کابرای یەکترن و خەڵکی گوندی سیماڵای ناوچەی ڕاجۆن دەست بەسەر کراون. ڕاگەیاندراوە کە هەردوو براکە لە ماڵی خۆیان لە گەڕەکی ئەشرەفی ئەفرین ڕفێنراون و تا ئێستا چارە نووسیان نادیارە و هیچ زانیاریەک لە بارەیانەوە لە بەردەستان نیە. لە دوای داگیرکردنی ئەفرینەوە نزیکەی 1,400 کەس ڕفێنراون. دەوڵەتی تورکی داگیرکرد دوای ئەوەی لە ساڵی 2010دا ئەفرینی داگیرکرد ڕژێمێکی تێرۆر و تۆقاندنی لەو شارە دامەزراندووە. با گوێرەی ناوەندی تۆمارکردنی پێشلکاریەکان مانگی تەمووز 28 کەس، مانگی حوزەیران 40 کەس و مانگی ئایاری ئەم ساڵیش 30 کەس لەو شارە ڕفێنراون. لە نێوان نیسانی 2010 و نیسانی 2024 لایەنی کەم 10,332 کەس ڕفێنراون و 466 ببورن 463 کەسیش تێرۆر کراون. لە 20 تەموزی ساڵی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەید ڕوستەم جوودی لا مەخمور لا پێناو ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی ئشکگیری دەستی پێکردووە و 416 ڕۆژە بەردەوامە. ئەمشەو گروپی 82هەمین دەستیان بە چالاکی کردووە. لەسەر ناوی گروپی 81هەمین سولەیمان شاخی وتارێکی پێشکەش کرد و جەختی کردەوە. لا پێناو ئازادی ڕێبەر ئۆجەلان چەند چالاکی بکەین کەمە. ئێمە ئەم گۆشەگیریە قبول ناکەین تا ئازادی جەستی ڕێبەر ئۆجەلان بەردەوام دەبین. چالاکیەکە با دروشمی بژی ڕێبەراپە و بێسەرۆک ژیان نابێ و بژی بەرخۆدانی ئیمراڵی بەردەوام بوو. گروپی 82هەمین ئشکگیریەکەیان دەست پێ کرد. ئەم هەوە ڤاتخوێنن ڕێزگرتنەوە شەهیدۆ شەهید ژینن ژیۆنن بێمرن نۆ ji bo azadiya rêber apo yani em çiqa çalakî bikî herkê min yani ev çalakî he
جبور بر اپو چالاکیان پیروزن اف چالاکی به بردوام کردن حتی سرکفتن چنه به اف چالاکی به بردوام کردن یعنی ام خیر هاتنا گروه 82 جدیکی ام سرکفتنش وارد خوازی سروک جیان نابا به سروک جیان نابا به سروک جیان نابا تەرمی شەروانی هێزەکانی سووریای دموکراتیک قەسەدا جاسر عەبدوڵڵا ئەلسوڵتان بە ناسناوی عەگیر شەدادی کە بە هۆکاری نەخۆشکەوتنی لا 6 ئەیلول شەهید بوو بە مەراسمێکی جەماوەری لا گۆڕستانی شەهیدانی شاری شەدادێ بە خاک سپێردرا. مەراسمەکە بە بەشداری خەڵکی شەدادێ ئەندامانی ڕێکخراوە مەدەنیەکان با خولەکێک ڕێزگرتن لە شەهیدان و نمایشی سەربازی شەروانانی قەسەدا ئەنجامدرا. ئەندامانی بەڕێوەبەری ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی شاری شەدادێ عەبدولمەجید ئەلعەتیە قسەی کرد و سەرساخی خۆی بۆ بنەماڵی شەهید دەربڕی. دواتر ئەندامی ئەنجومەنی سەربازی شەدادی ئەحمەد ئەلئەدیب جەختی کردەوە لاسایی فکرەکانی ڕێبەر ئاپۆ شەروانان لە سەرکەوتندان. لا کۆتاییدا بڕوانامەی شەهید خوێندرایەوە و ڕادەستی بنەماڵی شەهید کرا. وانگەی سووریا بۆ مافی مرۆڤ لە بارەی ژماری قوربانیانی بردومانەکانی دوێنەی ئیسرائیل ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە بەرەبەیانی ببورن دوێنێ ئیسرائیل لە ڕێگەی چەندین موشکەوە بردومانی ناوچەی مەسایب لە حەما لە ناوەڕاستی سووریای کردووە و دەڵێن باهۆی بردومانەکانەوە 16 کەس کوژراون کە 4یان مەدەنین و هەروەها 43 دیکەش بریندار بوون. ئەوەش خراوەتە ڕوو باهۆی بردومانەکەی ئیسرائیلەوە ئاگرێکی فراوان لە ناوچەکەدا کەوتوێتەوە و جێیاماژەیە تا ئەم ساتە سوپای ئیسرائیل لەبارەی بردومانەکانەوە هیچ زانیاریەکی نەخستووەتە ڕوو. لێکۆڵینەوە لا کوشتنی کچە 8 ساڵانەکەی دیاربەکر بەردەوامە و ژمارەی دەستگیرکراوانی دۆسیەکەش بەردەوام بەرزە بێتەوە. نارین لوقمان دانیشتووی دیاربەکر ڕۆژی 21 ئابوو دوای گەڕانەوەی لە کورسی قورئان خوێندن بێسەر و شوێن بوو. براگەورەکەی و دواتریش ماوی پێیوەست بە دیارنەمانی دەستگیرکران و پێیوەست بە دیارنەمانی نارین دەستگیرکران و دواتر ئازادکران. دوای دۆزینەوەی تەرمەکەشی فەرمانی دەستگیرکردن بۆ 21 کەس دەرچووە کە هەریەکە لە دایکی باوکی برای و دوومامی لە نێو گومان لێکراوەکاندان. دوای 19 ڕۆژ لا دیارنەمانی تەرمینارین لە دووری کیلومتر و نیوێک لە ماڵەکان لە نێو تورەکەیەکدا دۆزرایەوە. ئەوەش دوای ئەوەی کەسێکی نەناسرا و پەیوەندی با هێزەکانی جەندەرمەی تورکیاوە کردبوو شوێنی تەرمەکەی بۆ ئاشکرا کردبوون. بەڵام تاکو ئێستا دیار نییە کێ بووە. لە ئەدەنە و وان و ئیستانبول لا دژی کوشتنی نارین گۆڕان چالاکی ئەنجامدرا. مەجلیسی ژنان و پلاتفۆرمی ڕێگە لا کوشتنی ژنان دەگرین کۆنگرێکی ڕۆژنامە نووسیان لە ئەدەنە بەست و بانگەوازیان کرد با نارینەکان نەمرن و با مناڵەکان بژین. لە چالاکیەکەدا جەختیان کردەوە ئەمە چەند مناڵی وەک نارینی بچووک بکوژین. وەزارەتی کاروبار و کۆمەڵایەتی و خێزان کاری چیە تەنها ئەرکی باسکردنە لا پیرۆزی خێزان. هەروەها لاوان پلاتفۆرمی ڕەنج و دیموکراسی وان ڕێپێوانیان ئەنجامدا و پانکارت و دروشمەکان دژی کوشتنی نارین بەرزکرایەوە. لە ئیستانبولیش پلاتفۆرمی ڕێگە لە تاوانەکانی دژی ژنان دەگرین کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و لە چالاکیەکەیاندا ڕەخنە لا وەزارەتی داد و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی گیرا و جەختیان کردەوە لەسەر تێکۆشانی سیاسی و هەوڵدان بۆ جێبەجێکردنی یاسای پاراستنی مناڵان. بۆ ڕۆژنامەنووسان گولیستان تارا و هێرۆ بەهادین کە لە 23 ئاب لە ئەنجامی هێرشی ئاسمانی دەوڵەتی داگیرکەری تورک شەهیدکران لە شاری بێرشکلادباخی ئەڵمانیا مەراسمێکی شکۆدار بۆ یادهێنانەوەیان بەڕێوەچوو. ولکەم ئیشەم خوشکی گەورەی گولیستان تارا کارمەندانی ڕاگەاندنی ئازاد ڕۆژنامەنووسان نوێنەری ڕێکخراوە دموکراتیکە کوردیەکان لە ئەڵمانیا و بەشێکی زۆر لە کوردستانیان و دۆستەکانیان بەشداریان لە مەراسمی یادکردنەوەکەدا کرد. ولکەم ئیشەم ڕایگەیان هەرچەند تەرمی گولیستان درەنگانی ئێوارە گەیشتە ئێلح بەڵام لە لایەن جەماوەرێکی فراوانەوە پێشوازی لێکرا. لە سەرناوی کۆما و دایکە شەنگێ قسەی کرد و شەیدکردنی ڕۆژنامەنووسانی شەرمەزار کرد و ڕایگەیان دژی کۆمەڵکوجیەکانی سەرڕاگەاندنی ئازاد دەبێ هەڵویست وەربگرین. هەروەها لە سەرناوی دەستپێشخەری ڕۆژنامەنووسانی کوردستان و ڕۆژن ڕوونی ئایلەم ڕایگەیان پێداگیری گولیستان لە سەرپاراستنی ڕاستی نەک تەنها بۆ بنەماڵە هاوڕێکانی بەڵکو بۆ هەموو کوردستانیان شەرەفێکی مەزن بوو.
دواتر لە سەرناوی بزوتنەوەی ژنانی کوردی ئوروپا پەرۆدوندار جەختی کردەوە هۆکاری هێرشەکانی دەوڵەتی تورک لە باشووری کوردستان دژی کارمەندانی ڕاگەاندنی ئازاد و سیاسەتمەدارانی کورد و وڵات پارێزانی باشووری کوردستان خیانەتی بنەماڵەی بارزانیە. لە مەراسمەکەدا بەڵگە فیلمێک دەربارەی تێکۆشانی گولستان تارا و هێرۆ بەهادین پیشاندرا و دواتر هاوڕێ و هاوکاری هێرۆ بەهادین ڕۆژنامەنووس ڕێز لەتیف قسەی کرد. ڕۆژنامەنووس ئارەزوو دەمیر شەیدکردنی ڕۆژنامەنووسانی شەرمەزار کرد و جەختی کردەوە وەک ڕۆژنامەنووسێکی تورک پێی وایە ڕزگاری با تێکۆشانی هاوبەشی گەلی کورد و تورک دێتە دی و ئاماژەی بەوەش کرد با کار و خەباتیان یادی گولستان و هێرۆ زیندوو ڕادەگرن. لە ناوەندی چاندی کوردی فەڕەنسا مەراسمێکی یادکردنەوەی شکۆدار بۆ ڕێزلێنان ناچەیدانی تێکۆشانی ئازادی کوردستان ئەنجامدرا. لە چالاکیەکەدا لە کەسایەتی شەهیدانی مانگی تشرینی یەکەم سەرجەم شەهیدانی تێکۆشانی ئازادی یادکرانەوە بەڵێنی درێژەدان با ڕێگاکەیان دووپاتکرایەوە. هاوسەرۆکی جەدەکافە خانی کەربۆران ئەندامی ئەنجومەنی جەدەکافە فارۆق سۆیلەمەز و لەسەر ناوی دامزراوی بنەماڵەی شەهیدان بەشداری یادەکە بوون. لە چالاکیەکەدا ڕۆڵی شەهیدان لە شەڕی ڕزگاری نەتەوەی کورد و میراتی شەهیدان خرایە ڕوو. لە چوارچێوەی ڕاستی شەهیداندا باس لە پرۆسەی سیاسی و بەرپرسایەتە مێژوەکان کرا. هەروەها لە چالاکیەکەدا بەڵگە فیلمێک دەربارەی شەهیدان و داستانی قارەمانێتی گەریلا پیشاندرا. ڕێکخراوەکانی مافی مرۆڤی کوردستان برینداربوونی کۆڵبەرێکی کوردیان لە سنووری بانە لەلایەن پاسدارانی ڕژیمی ئێرانەوە ڕاگەیان. با پێی زانیاری ڕێکخراوەکان ڕۆژی شەممە کۆڵبەرێکی کورد بە ناوی ئەمیر ئەحمەدی خەڵکی شاری دیواندەرا بە تەقی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ڕژیمی ئێران لە سنووری هەنگەژاڵی بانە بریندار کراوە. ئاماژیان بەوەش کردووە ئەمیر ئەحمەدی باهۆی سەختی برینەکەیەوە بۆ نەخۆشخانە گواستراوەتەوە. ئەمە لە کاتێکدایە لە مانگی ئابی ساڵی 2024دا نزیکەی 4 کۆڵبەر کوژراون و 11 کۆڵبەریش بریندار کراون. لە درێژەی شەپۆلی نوێی دەست بەسەرکردنی چالاکان و هاوڵاتیانی کورد لە سەروبەندی دوم ساڵ ڕۆژی سەرهەڵدانی ژنجیان ئازادیە فوراد مرادی فەرهاد قەمەری محەممەد ئەمینی و نەوید شەریفی لە دیواندەڕە و علی حوسەین پور و واحید ئەبوبەکری لە پیرانشار لەلایەن هێزە ئەمریکانەوە دەست بەسەرکران. بە پێی زانیاریەکان 4 هاوڵاتی کورد ببورن لە سەروبەندی جێاماژەیە لە سەروبەندی دوم ساڵ ڕۆژی سەرهەڵدانی ژنجیان ئازادیدا لە یەک هەفتەی ڕابردوودا لایەنی کەم 14 هاوڵاتی کورد لە شارەکانی مەهاباشن و پیرانشار و دیواندەڕا لەلایەن هێزەکانی وزارەتی ئیتلاعات و دەستگای ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کراون و گوازراونەتەوە بۆ دەست بەسەرگا ئەمنیەکانی شارەکانی ورمێ و سنا. لە دژی خیانەت و هاوکاریەکانی بنەماڵەی بارزانی بۆ داگیرکردنی خاکی باشووری کوردستان لە لایەن سوپای داگیرکەری تورکەوە گەنجانی کەرکووک لە چالاکیەکدا بە هەڵواسینی پانکارد لە ژێر دروشمەکانی بنەماڵەی بارزانی دەستیان بە خوێنی ڕۆڵەکانی نیشتمان سوورە و بە خوێنمان کوردستان دەپارێزین داگیرکاری دەوڵەتی تورک خیانەتی بنەماڵی بارزانی ڕەت دەکەینەوە خیانەتی بنەماڵی بارزانیان شەرمەزار کرد. گەنجانی کەرکووک پانکارتەکانیان لە ناوەندی شاری کەرکووک و شوێنە گشتیەکانی شارەکە با تایبەت دەوروبەری قەڵای کەرکووک و گەڕەکەکانی شۆرجە و پەنجەعەلی و کوردستان و ڕووناکی و عەرەفە و گەڕەکی ڕزگاری شارەکە هەڵواسی بوو. هەروەها با پێی زانیاریەکان لەسەر ڕێگای کەرکووک تکریت ڕووداوێکی هاتوچوو ڕوویداوە و بەهۆیەوە 4 کەس گیانیان لە دەستداوە کە یەکێک لەوانە یاریدەری پارێزگاری ئەنبارە. با پێی زانیاریەکان درەنگانی شەوی ڕابردوو لەسەر ڕێگای کەرکووک تکریت ڕووداوێکی هاتوچووی سەخت ڕوویداوە هاوکات یەکێک لەوانێکە لە ڕووداوەکە گیانیان لە دەستداوە یاریدەری پارێزگاری ئەنبارە. هەواڵەکانمان پێشکەش کردن.